بێگومان داگیرکاری تورکیا ڕیشەیەکی مێژووی هەیە لە بەرامبەر گەلی کورد و گەلانی کوردستان بە تەواوی پێکاتە ئیتنی و جۆرەکانی دیکەی پێکاتی کۆمەڵایەتی کوردستان. ئەم داگیرکاریە لە ڕەهەندێکی زۆرەوە تورکیا بە درێژایی مێژوو پیادەی کردووە لە ڕەهەندی جوگرافیەوە، لە ڕەهەندی سەربازیەوە، لە ڕەهەندی سیاسیەوە، لە ڕەهەندی کولتوری و زمان و تەنان لە ڕەهەندی هونەر و چاند و ئەخلاقیات و هەموو کایەکانی دیکەی مرۆڤ و کۆمەڵگا و لایەنەکانی ژیان لە هەرێمی کوردستاندا تەنانەت دەست براوە بۆ شوێنەوار و بۆ مێژووی گەلی کورد و شێواندنی لە بەڵگەنامەکانی ئەوان کە بێگومان بەڵگەنامەی دروستکرا و بەڵگەنامەی فاشیستانن. ئەم داگیرکاریە بەم دوایە فۆرمی دیکەی وەرگرتووە، ینی جیا لە داگیرکاریە مێژوویەکە ئەم داگیرکاریە داگیرکاری ئەخلاقیە، داگیرکاری کولتوریە. ئەمە هیچ کە لە ترۆپکی شاخەکان و لە پێدەشتەکان و لە داگیرکاری حتاوەکو ئیکۆلۆژی و ژینگە و لە ناوبردننی درەختەکانی ئێمە من لە هەمووی بە مەترسیدارتر داگیرکاری تاکی کورد، داگیرکاری کۆمەڵگەی کوردی، داگیرکاری پارتە سیاسیەکان، داگیرکاری ئەم پێکاتە کۆمەڵایەتیانی کە لەناو کۆمەڵگەی ئێمەدان کە من ئەوانە بە ترسناک دەبینم لەسەر ئایندەی ئەو پەیوەندی پێکەوە ژیانی کە لە نێوان گەلانی ناوچەکەدا هەیە، بە تایبەت لە نێوان گەلی تورک و کورد کە بێگومان ئێمە قسە لەسەر دەوڵەتی فاشیستی تورکیا دەکەین، لە قسە لەسەر گەلی تورک بکەین. ئەم داگیرکاریە بەداخەوە ئەگەر بێت و لە ڕەهەندی یەکەمدا داگیرکارێکی فاشیستانەی دەوڵەتی تورک بێت بەرامبەر بە گەلی کورد و بەرامبەر بە خاکی کوردستان، بەرامبەر بە ژینگەی کوردستان، بەرامبەر بە کولتوری پێکاتە جیاوازیەکانی کوردستان، لە ڕەهەندی دووەمدا ڕەهەندێکی هەیە کە پێیوەستە بەناوخۆی کوردستانەوە، بەناوخۆی پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان و ناوچەکانی دیکەوە کە من ناوم ناوە ڕەهەندی جاشیزم. بێگومان ئەم دوو فۆرمە جاشیزمیش هەر وێنەیەکی بچووکراوەی فاشیزمە گەورەکەی دەوڵەتانی سەردەستی نمونەی و هاوشێوەی دەوڵەتی تورکیایە، بەڵام پەرچە کردارەکەی زیاتر بەناو خۆیدایە جاشیزم. واتە ئەوەی کە پێی دەوترێ شێری ماڵەوە و ڕێوی دەرەوە، بەڵام بە هەمان شێوە هەر لە موتوربەی فاشیزمە سەرچێکەوە هاتووە. ئەوەی کە مەترسیە لەم دوو ڕەهەندەوە ئەم گۆڕانکاریە جیهانی و هەرێمیانن کە لە ناوچەکە و لە دوور و نزیکدا ڕوو دەدەن. بێگومان دەوڵەتانی زلهێز، چ دەوڵەتانی زلهێزی جیهانی لە ڕووی سیاسی، سەربازی، ئابووری و چ دەوڵەتانی هەرێمی خەونی ئیمپراتۆریەتیان هێشتا زیندووە و بەردەوام هەوڵ بۆ دەدەن کە سنووری سیاسی و ئابووری و جوگرافی و سەربازیان فراوانتر و فراوانتر بێ. بێگومان ئەمەش لەسەر حسابی گەلانی دیکە، سنووری وڵاتانی دیکە، ناوچەکانی دیکە بۆ ئەوان دێتە دی. ئەگەر گەلی کورد یەکێتێکی نەتەوەی لە نێوانیاندا نەبێ، ئەگە پارتە سیاسیەکان خەون و گوتارێکی سیاسی نیشتیمانی ئەخلاقی دیموکراتی وابەستەیان نەکا بەیەکەوە، بێگومان لەم تاقیکردنەوەیە لەوانەیە بە زەرێک بێنە دەر بۆ گەلی کورد و بۆ ئەوانیش. بەداخەوە بەم دوایە ئەم جۆری داگیرکاریەی تورکیا وەکو فاشیزم لەگەڵ جاشیزمە ناوخۆیەکە فۆرمێکی دیکەی دەوڵەتداری وەرگرت. ئێمە لە هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان و پارلەمانی کوردستان و سەرۆکایەتی هەرێم و دامەزراوە یاساییەکانی دیکەمان هەیە کە لە دیفاکتۆیەکەوە بوون بە هەرێمێکی فیدرالی دەستوری لە چوارچێوەی عێراقدا، بەڵام سەیر دەکەی ئەم دژایەتیە بۆ خەباتی ڕەوای بەرەنگارانەی گەلی کورد هێنراوەتە ناو دام و دەستگای نیشتیمانیەکانی هەرێمی کوردستان کە پێشتر جاشیزم خۆی لە فۆرمی بنەماڵە و حیزب و تاک و گروپ و ئەوانەدا دەنواند، بەڵام ئێستا سەیر دەکەی ئەوانە دەیانەوێ ئەم جاشیزمە بخەنە ناو دام و دەستگا ئیداری و کارژێڕی و یاساییەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان و جۆرەکانی دیکە کەمە بێگومان ئەمەش ترسناکە لەسەر گەلی کورد، لەسەر ئایندەی پێکەوە ژیانی پێکاتە سیاسیەکان، پێکاتە ئیتنیەکان. لەبەرەوە بن بە ڕاشکاوی ئەوە بڵێم کە هەر هێزێکی سیاسی لەم جاشیزمە بەرپرس بێ، سبەی ڕۆژ بەرامبەر بە مێژوو، بەرامبەر بە گەلی کورد، بەرامبەر بە هەر کارەسات و لێقەومانێک خۆی تەحملی بەرپرسیارەتی دەکا و خۆشی دەبێ وەڵامی ئەو بەرپرسیارەتیە بداتەوە و وەڵامی ئەو هەڵەیە بداتەوە کە لە ئێستادا پیادەی دەکا. بێگومان لە بەرامبەرەوەشدا دەبێمە بزانین کە ئێمە
ئیرادەیەکی بەرزمان هەیە، مۆراڵێکی بەرزمان هەیە. گەلی کورد بە درێژایی مێژوو بەرامبەر بە هەموو جۆرەکانی داگیرکاری خۆی ڕاگرتووە وەستاوەتەوە. بێگومان لێرە بە دواوەش بەرامبەر بە داگیرکاریە، کللتوریە، ئەخلاقیە، سیاسیە، جوگرافیە، سەربازیە، هەر جۆرێکی دیکە هەیە دەوەستێتەوە. بەڵامەوەی کە گرنگە ئێمە پێویستە لەم قۆناغەدا کە جۆرێک لە گۆڕانکاری نەخشەی هەرێمی و ناوخۆی و ئەمانە لە ئارادایە بتوانین لە بەرژەوەندی مافە مێژوویی و یاسایی و نەتەوەی و نیشتیمانی گەلی کورد و گەلانی دیکەی کوردستان ئەم نەخشانە بگۆڕین کە مافی ئێمەیە لە هەموو ڕوانگەیەکی قانونی و ئەخلاقی نێودەوڵەتی و هەرێمی و ناوخۆیش. جارێکی دیکە دووپاتیەوە دەکەینەوە کە لەم دۆخەدا هەڵوێستی بەرەنگارانە بریتە لە ئەخلاق، بەرهەڵستی و بەرەنگاری بەرامبەر بە داگیرکاری، بەرامبەر بە فاشیزم لە دەرەوە، بەرامبەر بە جاشیزم لە ناوخۆ. هەر جۆرە بەرهەڵستی و کاردانەوەیەک لە چوارچێوەی خەباتی ڕەوا و مافی ڕەوادا دەبێتە ئەرک لەسەر هێزە سیاسیەکان، لەسەر خەڵک، لەسەر تەواوی ئەو پێکاتانی کە لە ناو کۆمەڵگەی کوردیدا بەتایبەت لە باشووری کوردستان لە هەرێمی کوردستان، چونکە داگیرکاری ئەم جارە جگە لە ڕۆژئاوا و لە ئەفرین و ناوچەکانی دیکە ڕوویەکی بە تەواوەتی لە باشووری کوردستانە بۆ تەواوکردنی پرۆژەیەکی درێژخایەنی فاشیستانە کە دەوڵەتی تورکیا بەتایبەت دەستی پێ کردووە. بێگومان نەیتوانیوە کۆتایی پێبێنێ، نەیتوانیوە سەرکەوتوو بێ و بە ئیرادەی گەلی کورد و یەکێتی نەتەوەیی و یەکێتی دیموکراتیانەی گەلانی کوردستان بێگومان نابێ بیاڵین ئەم خەونە نەزۆکە فاشیستیە بێتە دی.